بەرچاوی هەموو ڕاگەیاندنەکانەوە بەرچاوی بەڕێستانەوە ئەمە دیار بوو و من یەکێکم لەو ئەندام ئەنجومەندانە کە بە شێوازێکی دەتوانم بڵێم دوور لە بابەتی مزایدە لەگەڵ ڕێزم بۆ کۆی برادەرەکانم کارەکانی خۆم ئەنجام دەدەم ئەوەی کە ئەم ڕۆژە ڕوویداوە من باسی بابەتی پێوەری ئاوم کردووە بەر هەموو ڕاگەیاندنەکان و هەموو خەڵکی کوردستانیش ئەم بابەتە ڕوونە کە هاوڵاتی هەیە 90 ملیۆنی بۆ دێتەوە 13 ملیۆنی بۆ دێتەوە بابەتەکە باسی عریزە نووسەکانم کردووە ئایا من هەر لە بەڕێستان دەپرسم من باسی کارێکی خراپم کردووە لە کاتێکدا بە بەرچاوی هەمویانەوە ڕێگە بە ئێمە بە من نادرێ من قسە بکەم لە کاتێکدا هەمومان نوێنەراتی خەڵکین من یعنی ئومێدی ئەوەم هەبوو کە بەشێک لە هاوڕێیانم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی مۆقیفیان هەبێت لەسەر ئەم بابەتە یعنی ڕێز لە ئیمزاکەی خۆیان بگرن کە دەنگیان داوە لە کۆبوونەوەی ژمارە 54 کە ئەم بابەتان ڕەت کردوتەوە یعنی چۆن لە کاتێکدا کە بەڕێز پارێزگاری سلێمانی لەوەیە بە شێوازێک لە شێوازەکان ئێمە دەمانتوانی پەیامەکە باشتر بگەێنین و هێزێکی تر بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێدا